روج باش بینارم پشکا کردیا دنگ امریکا جبری چند روژا خلاته الولید بن طلال یا برایدس برین هاتا پشکش کرن بو دکتورگی کرد بناوه آرام گلالی. آرام گلالی پروفیسور لزانینگا هاروارد لولایت ماساچوست الباجار باستن و اف خلاته هاتا پشکش کرن جبر کاروی لسر لیوکولینا لسر نساخیا پنجشیرا مجی لسر وی خلاتی و هر وصا کارندی دکتور آرام الگلمه دابو ما پتر بحث بکد. روش باش دکتور؟ روش باش. ام گلک خیرات ناتت کین بو بشه کردیا دنگ امریکا و هر وصا پیروز باهیاتت کین بو به خلات هنده گرنگو جان سرکف تیوی. زور سپاس بو بسرکردنەوەتان. دکتور تو چه بو ما دست پی که بحثاوی خلاتی بکی که چاوا تورگرد و بوتا چیه؟ زور سپاس. ام خلاته همو ساڵێک درێ بە کەسێک کە لە باکووری ئەفریقا یا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا لە دایک و بێ لێکۆڵینە زانستیەکانی بۆ ئەو ناوچەیە زۆر گرنگدار بێ. ئەم زیاتریش بۆ بەشی پزیشکیە. منیش لێکۆڵینەوەی زانستی یەکەم لە بواری شێرپەنجە سەرەتانی مێشک زیاتریش فۆکوسەکەم لەسەر سەرەتانی مێشکی مناڵە. تو لیوکولینات کی و هر وسط تو پشکداری دیتنو درمانه بو شێرپەنجە مەژی ئەری جیاوازی و شێرپەنجە مەژی چییە لەگەر شێرپەنجەیە دی؟ بەڵێ شێرپەنجەی مێشک زۆر جیاوازترە لە شێرپەنجەکانی کە یەکەم بۆ ئەوەی کە خۆتزانی ئۆرگانی مێشک ئۆرگانێکی زۆر تایبەتە ناتوانین زۆر بە عملیات بە سەرجری ناتوانانی زۆر دەستکاری بکرێ زۆر بە کورتی توانانی دەستکاری ئیشی کەمی لەسەر بکرێ ئەمە یەک دووش دەرمان زۆر زەحمەت ئەگا بە مێشک کە تۆ دەرمانێک بۆ نمونە لە خوێنە درێت بە دەرزیەک لە شوێنێکی لەسەر درێت تا ئاگاتە خوێن بە شوێنێکە بە بڕا پێڵم بڵەت برین بەریەر ئەو شوێنە زۆر قورسە دەرمان پێی بڕوە لەبەرەوە شێرپەنجەی مێشک زۆر کوشندەیە خەڵکێکی زۆر پێی ئەمرێ بەداخەوە چەندین ساڵە ئێمە نەمانتوانیوە دەرمانی تازە بەرهەم بێنین بۆ نەخۆشی شێرپەنجەی مێشک تقریبان دەستەوەستانشتی زۆر تازە نەکراوە لەبەرەوە هەر دەرمانێکی تازە بۆ شێرپەنجەی مێشک ینی وەکو شۆڕشێکی تازە وایە دەرمانی تازە لەوانەیە تەسیراتی باش لەسەر ملیۆنها کەس دروستکە لەبەرەوە دەرمان شێرپەنجەی مێشک تایبەتە زۆریش پێویستە دەرمانی تازی بۆ دروست بکرێت. دکتۆر تو چێ بوومە بێژی کە تو چاوە گەهشتیە هاروارد ڕێکۆتا چاوە بی کی پشتاوانێ تابی تا چاوە شێرپەنجە مەژی هەلبژارد تو چێ بوومە بچەکە بە حەز بکی؟ خۆم لەدایک بووم لە باشووری کوردستان لە شاری سلێمانی ئیتر لە تەمەنی مناڵیا کوردستانی باشوورم بەجێ هێشت کۆچمان کرد بۆ سوید لە تەمەنی تقریبان 16 ساڵیەوە لە سوید بووم زیاتر خۆم هەڵم داوە بەڕاستی هەر لەسەر شانی خۆم هەستم کردو بەرپرسیارەتی وەرگرم بۆ خوێندنی خۆم بۆ ژیانی خۆم بە ڕێگەیەکی زۆر قورسە هەوڵم دا ماستەر و دکتۆرا و دوای پۆست دکتۆرا ئەمانە ئەنی زیاتر خۆم میشەکانم کردووە لەگەڵیشە من دایکم مرۆڤێکی زۆر باش بووە توانیوێتی تربێتێکی باشیانی لە ماڵەوە من بەداخەوە زۆر مناڵ بووم باوکم شەهید بۆ باوک گەورە بووم بەس دایکم زۆر یارمەتی دەرم بووە یارمەتی دەرێکی دەرونی معنەوی تر لە سوید خوێندنەکانم زۆر کرد بەس بۆ دووهەم پۆست دکتۆرام ساڵی 2017 هاتم بۆ ئەمریکا ئەوم تەواو کرد دوایەوە پلەمبەرز بۆ بە ئەمریکیەکان پرۆمۆشن کرام پرۆمۆت کرام بۆ فاکولتی اینجا لە کاتی ژیانی منیش لەسەر زۆر نەخۆشی ئیشم کردو شێرپەنجەی سی شێرپەنجەی پەنکریاس شێرپەنجەی جگەر دوای هێپەتایت دوای حەساسیەت ئەلەرجی لەگەڵ ڕەبوو ئەمانە لە هەمویانە من دۆزینەوەم هەیە و تازەگەریم کردووە بەس لەم ئاخیرەوە کە خۆم بەسەر بەخۆ ئیشەکەم وەکو پیایەک لەکە گروپێکی ریسەرچی خۆم هەیە زیاتر فۆکوسم لەسەر سەرەتانی مێشکی منداڵ لەگەڵ سەرەتانی پرۆستاتایە. بەڵێ دکتۆر تو چت بێژی بووی گەنجێت کورد شیرەتۆتا بۆنە چییە؟ بەڵێ من زیاتر ڕووی دەمەکەمە بە کوردەکانی تاراوگا ئەوان دەروی کوردستانن ئەوان لە زۆر سیستەمێکی دیموکرات و باشی دنیادا وڵاتەکانان دیموکراتیترین وڵاتەکانن ئازادترین وڵاتەکانن هەستەکەم حەزەکەم زۆر بتوانن ئەو بەکاربێنن بۆی زیاتر فۆکوسیان لەسەر خوێندن بێ ئێستا ئێمە نەوەی سێ هەموو چوارەمی کوردەکان دروست بووین جەنەرێشنی دووسەی کوردەکان لە دەروی وڵاتەن هیوادارم ئێمەش بتوانین خوێندن و بەرەو پێشچوونی ڕۆژئاوا بەکاربێنین بۆ خزمەتی قەزەکەی خۆمان کە هینێکی ڕەوایە قەزەی کوردی
ئەمە کوردەکانی تارۆگە کوردی وڵاتی خۆشمان کوردی فۆکۆسەکە لەسەر خۆ بێ من خۆم وەکو کەسێک بەرپرسیارەتی هەڵگرم زۆر چاوەڕێی کەسی کە نەکەم خۆم بڵێم خوێندن بۆ خۆمەکەم خۆشم بەرەو پێشەوە چم خۆشم ئەمە خزمەتێ بکەم نەوەکو زۆر چاوەڕێی دەستی کەسی کە بکەم لەو بڕوایم ئەوانە وا بیرکەینەوە بتوانین خزمەتێکی گەل و خاک و نیشتیمان و وڵاتێکمان بکەین. بله دکتور پشتی وەرگرتنەوەی خەڵاتی پلانێتە چنە ئەوان تا چل بەرات بکی لەڤە کولینێتنی چ هەنە؟ من حەزەکەم ئەوەی فێر بووم یەکەم بۆ خزمەتی مرۆڤایەتی بەکاری بێنم بتوانم ئەگە دەرمانی تازە هەبێت لەگەڵ نەوەی تازە گەنجەکانی ئەم زانکۆیانی ئەمەتیان ئەوەی فێر بووم فێریان کەمەوە لە تیچین و لە وتنەوەی وانەکانە لەگەڵیشی هەوڵەدەم ئەگەر بکرێ خزمەتێکی نەتۆ و خاکی وڵاتێکی خۆم بکەم ئەویش کۆمەڵە پرۆجێکتم بەدەستەوەی کە لەسەر زیاتر فۆکوسەکەم لەسەر کوردستانی باشوورە بەڵام ئەگەر بکرێت کوردستان پارچەکانی کەشی یارمەتی زانکۆکان بین ئاستیان بەرزکەینەوە یارمەتی لێکۆڵنەوەی زانستی بین ئەمانە هەمووی پلانن ئیشان لەسەرەکەم ئینشەڵا ئەگەر بکرێ و تەمەن باقی بێت و کاتە بێ حەزەکەم خزمەت بکەم و گەلک مەمنون بوو دەرفەتی و سەرکەفتنێ بۆ تەتخوازی گەلک مەمنون منی زۆر سپاستان دەکەم کە منتان بەسەر کردوتەوە زۆر عەزیزن زۆر سپاستان دەکەم جارێکی کە سەرکەوتوو بنێوەش